بەڕێزان دۆخی شاری کەرکووک و گەیاندنی خزمەتگوزاری بە هاوڵاتیان بە تایبەت لە گەڕەکە کوردیەکاندا لەو پەڕی خراپیدایە. ڕاکان جوبوری پارێزگاری سەپێنراوی کەرکووک بە تاکڕەوانە کار دەکات و کارەکانی ئەنجام دەدات. لەگەڵ ئەوەشدا گەندەڵی و بە هەدەردانی سامانی گشتی زیانێکی زۆری بە شارەکە گەیاندووە. ئێمە لێرەدا داوا لە بەڕێز محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق دەکەین بە پەلە لیژنەیەک پێک بهێنێت بە مەبەستی لێکۆڵینەوە لە پرۆژەکان و جێبەجێکردنیان و دابەشکردنیان لە پارێزگای کەرکووکە، چونکە پارێزگاری کەرکووک تەحەیوزێکی زۆر لە پرۆژەکانە ئەکا بۆ چەند قەزا و ناحەیەکی دیاریکراو. ئێستا راپۆرتە لەژێر دەستی منایە لە 135 پرۆژەکانی پارێزگای کەرکووک تەنها بۆ خواروی پارێزگای کەرکووک دانراوە تا بەس تەنها بۆ قەزای حەویجە لە کاتێکە ئەبێ خۆی بە پێی یاسا لە 125 دابنرێت. بۆ ئێمە تەحەیوزێکی وازەحە لە دابەشکردنی ئەو پرۆژانەیە لە پارێزگای کەرکووک.